دیارە هێزە ئەمنیەکان بەتایبەت ئالم کاتا زۆرمان و لاکردنەوە لیان دروستکردنی خواردن یا بە هەر شێوەیەکیە پێگانی دەمامک و ماوادی تاقیمات و ماوادانی کە ڕێنمایە تەندروستیەکان ڕێگەی پێداون لێرە هاوکاریان بکرێ کارێکی زۆر گەورەیە بۆیە ئێمە وەک ئیدارە وەکو حکومەت وەکو ئیدارەی ئەم شارە و خەڵکی ئەم شارە سوپاسیانەکەی هەر کەسێکیش بێوێ خزمەتی هێزە ئەمنیەکانمانەوە دام و دەستگا حکومەکان کاوە بێوێ بەردێ بخاتە سەر بەردێ بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتە بۆ خزمەتی ئەم وڵاتی ئێمە سوپاسیەکەین. هەڵساین بە دابینکردنی خۆراک بۆ هەموو ئەو هێزە ئەمنیانە کە لە ڕابردوودا لە دوێنێ و پێرێ و ڕۆژانی تردا توانی ومانە خواردن بۆ 605 کارمەندی هێزەکانی ناوخۆ و تەواوی ئەو هێزانی تەندروستی دروستکەین لە سنووری قەزای پێنجێن و ناحیەی گەرمک و ناوپارێز. ئەم ڕۆژاتین بۆ شارۆچکەی سەی سادق بە هەمانگی لەگەڵ تەواوی بەڕێوەبەراتەکان و قایمقامی قەزای ناوەندی شارۆچکەی سەی سایە هەڵساین بە دروستکردنی 350 نەفەر خۆراک بۆ تەواوی کارمەندان ئەوانەی کە لەسەر شەقامەکانن لە خەمی پاراستنی ئێمەدان. بە پێی توێژینەوەکان ڕێگەیەکی زانستی بۆ ئەوی بگەڕێ بە دوای سامپڵەکاندا لە هەر شوێنێک لە هەر توێژینەوەیەکی تریشدا تۆ گەڕی بە دوای سامپڵی ونبوودا. ئێمە ئێستا ئەو سامپڵانی کە وەری دەگرین لە خەڵکی ئاسایی وەردەگرین لە خەڵکانێک وەری دەگرین کە هیچ نیشانەیەکیان نیە هیچ مشکلەیەکی تەندروستیان نییە تەنها ئەوەی ئەو خەڵکانە زۆرترین بەریەکەوتان هەبوو لەگەڵ خەڵکێکی ئاسایی تردا لە خەڵکێکی ئاسایی ناو بازار وەری دەگرین بۆ نمونە مارکێتەکان کە زۆرترین خەڵک سەردانی کردوونە. ئەو هەڵمەتە بۆ ئەوە دەکەین بەڕاستی یعنی ئۆپەراسیۆنێک کە دەگەڕین بە دوای ڤایرۆسەکەدا بزانین نەوەکو کەسێک لە شوێنێک لە بازارێک لە ناو دایرەیەک هەی بێت و بۆ ئەوەی خێرامە بتوانین کۆنتترۆڵی بکەین و ئایزۆلێشنی بکەین. خۆشحاڵ بووین ئەمە کاتونە ئەو شتەیمان تایید کردووە بۆ مەش ئیفتخارە مەشەر دەبێ و خدمەتەی بکەین بەرحاڵ شتەکەیمە مەسرەفی ڕۆژانەیە احتیاجی خەڵکیشە ئەوەی کە ناڵین نەفەریش بێتە ژوورێ بەرحاڵ مڕازعە زۆرە بۆ دوکانمە جەماعە زۆر دێت بۆی کەوا زۆر شلوغ نەبێ و نازانین بۆ خۆن نەخۆش دەبین نەفەری دیکە نەخۆش دەبێت چێ و چێنیا معلوم نییە وەلی ئەو جوورە پێش لە هەموو شتێکی دەبین. بەداخەوە ئەو ویروسی کۆڕۆنا هاتۆتە نێومان بۆ پاک و خاوێنی خۆمان و هەروەها مشتری بەڕێزەکانمان کە من لە سەرکاری سەبزیمە ئەوەڵام بۆ خۆم ڕەحایەت دەکەم لە دەستکێش و ماسکی استفادە دەکەم و هەروەها ماعی زیدی عفونیکنەندە سەبزەکەش بە جوانی لێرە بۆ خۆم پاک دەکەم و خاوێن دەکەمەوە ئەگەر قوڕ و گوڵ و هێندە کشتی پێوە بێت یا جیای زیادی و هەروەها تۆسیەکیشمەوەی بۆ مشتریانی بەڕێز لە ماڵێ قشکانی بەڕێز ئەوەی کە داوێکن و بە مەودەتی زۆرتر و هەروەها ڕێکاش دەبێت و هێندێک مایعی دیکەشەنە کە خانمان بخوان چاک دەزانن.